عێراقی پڕ لە کێشە و ململانی و ئاڵۆزی ڕۆژەکانی ساڵی بەڕێدەکات. ناڕەزایەتی هاوڵاتیان لە ناوەڕاست و باشوور عێراق بەردەوامە و نەشەقام و نەلایەنە سیاسیەکان سەرۆکوەزیرانێکی نوێیان پێ دیاری ناکرێت. چاودێرانی سیاسی دەڵێن هێزە کوردستانیەکان نەیانتوانیوە بەرەیەکی نیشتیمانی دروست بکەن لە نێوان ئەم هەموو کێشمە و ناکۆکی نێوان ئاڕاستە جیاوازەکانی عێراق. کوردیش هێشتا ماڵی پەرتەوازەیە. عێراق وڵاتێکە لە تەنگژەیەکی زۆر گەورەی دەولیایە نەک هەر ناوخۆی. لەم پرۆسەیەشە کورد بەداخەوە نەیتوانی وەکو پێویست پێگەی خۆی مەکانەی خۆی پرۆژەی ئایندەی خۆی لە ناو چوارچێوەی عێراقا بە یەکگرتووی پیادەکە کە ئەمە هەنگاوێکی خەتەرە لەسەر کورد. پێویستە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد جەریئانە دڵسۆزانە ئەجندای تایبەتی هەبێ بۆ هەموو گۆڕانکاریەکان کە ڕۆژانە لە عێراق ڕوەدات. هاوکێشەی سیاسی عێراق بەبێ کورد ئەنجامەکەی عێراقی نائارامە کە بەڕای چاودێرانی سیاسی حیزبە کوردستانیەکان لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە دەبێت بەرنامە و پلانی نوێی نەتەوەیی خۆیان ئامادە بکەن. کورد بەڕاستی هەمیشە باز لەسەر ئەوە کراوە کە ناوماڵی خۆی ڕێکخاتەوە قسە لەسەر ئەوە بکات بۆ ئەوی جێپێگەی خۆی بەهێزکە. یەکێک لە خاڵە بەهێزەکان بەڕاستی پەیوەندیەتی لەگەڵ دەرەوەیە. پەیوەندی لەگەڵ دەرەوەیات کاریگەری زۆر هەیە لەسەر ئەوەی کە بتوانێت وەک پێویست جێپێگەی خۆی بکاتەوە لە ناو عێراقات جێگەی خۆی ببینێت چکە بمانەوێ و نەمانەوێ ئەوەی کە ئەوەندەی کە کاریگەری دەوڵەتانی دەرەوە لەسەر عێراق هەیە ناتوانین فەرامۆشی بکەین. کورد وەک پێگاتێکی سەرەکی عێراق سەدەیەک زیاترە لە نێوان ململانیەکانی ماڵی شیعە و ماڵی سوننە و بەرژەوەندە ئیقلیمیەکان قوربانیە. کاتیەوە هاتووە لایەنە سیاسیە کوردیەکان یەک و یەکگرتوو بەرەو پێش هاتەکان هەنگاو بنێن. ئاوەڕ عەلیگەلی کوردستان، سلێمانی.